پرسی گەندەڵی بە شێوەیەکی فەرمی و نافەرمی لەسەر ئاستە جیاوازەکانی میدیایی و سیاسی و دام و دەستگاکان باسی لێوە دەکرێت و تا ئێستاش نەتواندراوە ئەو پرسە لە ڕێگەی یاساییەوە بنبڕ بکرێت بەڵکو تەنها لێژنە و پلانی بۆ دانراوە و بە جۆرێک کاری پێنەکراوە کە ببێتە جێگای ڕەزامەندی کۆمەڵگای کوردی. دەستەی دەستپاکی هەرێمیش کە لە ساڵی 2013 دامەزراوە سەرقاڵی جێبەجێکردنی پلانێکی ستراتیژیە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. لەو بارەوەش سیمینارێک بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکان بەڕێوە چوو. هەموو بەشەکان کە خۆی لە هەش بەش دەبینێ پلانی وردی بۆ حاضر بکرێ ڕەنگە پرسیار بکەمەڵێ ئەو استراتیژیە بۆچی نەچووتە بواری جێبەجێکردن خۆی وایە بەڕاستی لە سەرەتای ئەم ساڵەوە لیژنەی باڵای سەرتەنسیق لەو استراتیژیە کە لە سەرجەم بەرپرسە باڵاکان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگر و سەرۆکی دەسەڵاتی دادوەری و دەستپاچی دیوانی چاودێری هەموو دەستگاکانی تێدایە ئێمە بە نووسراوی ڕسمی داوامان کردووە کە تەبان ئەو یەکەم مبادرە بۆ کۆبوونەوە بێسەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بێت تا ئێستا پرۆسەیە نەکراوە بەڵام ئێمە لەوە نەوەستاوین تا کۆبوونەوەش دەکرێت ئێمە هەوڵ دەدەین ئەو حەوت بەشەیتر کە ماوە پلانی وردی بۆ حاضر بکەین چونکە هەر وڵاتێک بێت جیاتی گەندەڵی بکە بێ استراتیژیەکی ڕوونی هەبێت و جێبەجێکردنی و استراتیژیە پێم وایە پاڵپشتێکی گەورەی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان لە جێبەجێکردنی دەکات. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش سەبارەت بە ڕۆڵی حکوومەتە خۆجێیەکان دەڵێت ئەوان هەوڵێکی زۆریان داوە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکەیانەوە ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە دەشڵێت گەندەڵی بوونی هەیە و پێویستە کەم کرێتەوە. بێگومان ئەگەر گەندەڵی نەبێت نابێتە بابەتێکەوە دانیشتنی لەسەر بکرێتن و باسی لێو بکرێت بەڵکو گەندەڵێکە لە حاڵەتەوە بووتە دیاریدا ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵی خۆیان دەبێتن لەسەر کەمکردنەوە نەوەک نەهێشتنی گەندەڵی کەمکردنەوەی گەندەڵی بە تایبەتی لە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت ئەوە هۆشیاری بدرێتە سەرجەم فەرمانبەرانکەوە ئەو دیاریدەیە کەم بکرێتەوە. ڕێکخراوی ڕیفۆرم بۆ گەشە پێدان کە هاوکارە لەگەڵ دەستەی دەستپاکی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێی وایە لەمپەر و ڕێگری زۆرن لە بەردەم نەهێشتنی گەندەڵیدا. ڕاستیدانێ ئەو هەوڵانەی هەبوون هەوڵەکان بەڕاستی زۆر سەرکەوتنەوەن ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی تا ئێستا پەیوەندێکی ڕاستەخۆ بە مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و مەسەلەی ئیرادەی سیاسیەوە هەیە ئەوە لەلایەک تریشۆ پەیوەندی مەسەلەی چالاکی دام و دەستگاکانە شارەزایی پسپۆری دامەزە دەستگاکانە لە مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئێمە لەوانە هەمویان نەقسمان هەیە بەڕاستی دەستپێک ئەوەیە کە تۆ دەبێت ئیرادێکی سیاسی هەبی و 2000 استراتیژیەک و نەخشە ڕێگایەک تەبێت بۆ مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە تێیدا بە پرسیارەتی هەلایەنێک دیاریکرابێ هەروەها مودەی زەمەنی دیاریکرابێت. ئەگەرچی حکوومەتی هەرێم و بەرپرسانی دەسەڵات زۆر جار هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیان ڕاگەیاندووە بەڵام ئەوەی تا ئێستا بینراوە و شارەزایان باسی لێوە دەکەن هەوڵەکان تەنها دروشم و خۆدزینەوە بووە لە فشاری لایەنەکان و بە پێی راپۆرتی ڕێکخراوی شەفافیت لە ئێستادا وڵاتی عێراق لە خراپترین ئەو وڵاتانەیە کە گەندەڵی تێیدا بەربڵاوە و بە پێی ئامارەکانی ئەو ڕێکخراوە بۆ ساڵی 2016 عێراق لە کۆی 176 وڵات پلەی 166 گرتووە و ئەمەش ئاماژەیەکی ڕوونە بۆ هەرێمی کوردستان کە بەشێکە لە عێراق و لە گەندەڵیدا پێشەنگیان گرتووە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.